بەڵێ سلااوان لێبێ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دارەستە من لە سایلۆی هەڵەبجەم دیارە تاکو ئێستا کە دوو ڕۆژ تێپەڕ بووە لە وادە ڕسمی کە دیاری کرابوو بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستان کە دەی مانگ بوو تاکو ئێستا لە سایلۆی هەڵەبجە پرۆسی وەرگرتنی گەرم دەستی پێ نەکردووە و هیچ گەنیمەگوەر نەگیراوە بڕاریش ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بڕی وەرگرتنی گەنم لە پارێزگای هەڵەبجە کەمتر بێ بە پێ و ئامارە و دەنگویانی کە بڵاو کراوەتەوە بڕارە 14,000 تۆن گەنم لە سنووری پارێزگای هەڵەبجە وەربگیرێت و بە دوۆنمێکیش 169 کیلۆ لە جوتیار وەردەگیرێت بە وردەکاری و زانیاری زیاتر نسبەلای کاگاسۆ بەڕێوبەری سایلۆی هەڵەبجەیە کۆمەڵی گاوا دقەیەک دوو دقەیەک گەنگەشێن بابەتەکە کاگاسۆ سلااوتان لە بەسپاس بۆ دەرفەتە بۆچی تا گوێستا گەرم تاوە نەگرێتەوە کێشەگرفتان لە بەردەمایە خودەوەی بابەتی ڕێکاری ئیداری خۆتان بەخێر بێن سواس عزتان کێشە وەرگرتنی گەرمەکە لە هەموو شوێنەکان تقریبا هەمووی وەکو یەک وایە ئێمە دوێنێ تقریبا ساعت 5 ئێوارە لیژنەی چێکردنی قەپان هاتووە ئێمە تا چێکردنی قەپانەیە بەڕاستی ناتوانین دەست بە ئیشوکارەکانمان بکەین ێساش وەکو خۆتانە بینن خەریکی ئامادەکاری تەواوی ئینشەڵا مقدەر نەبێت پشتیوانی خوای گەورە ڕۆژی شەمە دەست پێەکەین و سەرەتای دەستپێکردنمانە بێت لە هەموو شوێنەکانی کەژەمووی یەک دوو ڕۆژێکە دەستپێکرد هێشتا لە سایلۆی کەلار دەست پێ نەکراوە لە سایلۆی ڕانیە تازە وا دەست پێەکەن سیارەکانە گەنە لایەن ئینشاءڵڵا گەڵا بۆ تراکتۆرۆمانە نەوەساوە خەڵک لەوە چە فەلاحەکان ترسیەوەیان بوو بێ کرێکی زۆر لە سەریان بکەوێت ئەمساڵ چەنە گەرمی جوتیاران لە سنووری پارێزگای هەڵەبجە وەرەگیری تقریبا وەرگرتنی گەرمەکە 13,900 شتێکە ئەوەی کە بۆ ئێمە دیاری کراوە نەهاتنی جوتیارەکانیش خۆشبەختانە خەڵک حەز ناکە ها بۆ نەکرێ زیادە بە چاوەڕێی ڕەنگەم لێدوانەیە ئێستا کاریگەریە بێلەوەی کە تا ئێستا بەڕاستی بە کەسمان نەوتەوە کە ڕۆژی شەممە دەست پێەکەین تەنیا زەراعەکانم ڕاستبات قسێکم لەگەڵ زەراعە کردووە کە بۆ ڕۆژی شەممە وەکو تێست یا وەکو سەرەتای دەست پێکردنەکە چەند ڕسیدێکمان بۆ بکەن بۆی ئێمە دەست بە شوکارەکانمان بکەین و لەگەڵ ڕەنگە بڵاوبوونەوەی ئەم پەیامی ئێمە ئێستا ئینشاڵڵا سیارەی جوتیاران بگەنە ئێرە و بێن گەنمەکانیان ڕادەستکەن ئینشاڵڵا گرفتەکە بوو جوتیاران و فەلاحەکان نیگەران بوو نەوانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەم ساڵ بۆ دوۆنمێک 169 کیلۆ وەرەگیرێ ساڵی پار 260 شتێک بوو وەکو بەڕێوەبەری سایلۆی شتان کردو بۆ ئەو بڕە زیادر بکریا خودت بابەتەکە گشتیە و بەرژەوەندی فەلاح و جوتیاری تیاویست کێشە و گرفتێک وەر دروست نابێ بۆ وەرگرتنی گەرم بڕیاری ئەو ڕەسیدە دیارە لە لای ئێمە نییە لە خۆی پەیوەندی بە وەزارەتی کشتتوکاڵەوە هەیە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراقەوە بەڕاستی چێکی ئەو مۆزوع ئاکرێ بڕیاردێ بەس هەر لە ساڵی پارەوە حکوومەتی عێراقی بڕیاری یا بوو کە نیوەی ئەو ڕەسیدەی پار لە جوتیارانی هەرێم وەرگرێت بڕیار درابوو 400,000 وەرگرەوە 400,000 یاوەتە دەست خۆمان حکوومەتی هەرێم چۆنی دابەشەکە لەکوێ گەنم هەیە لەکوێ گەنم نییە شتێک زیاتر دانراوە بۆ هەڵەبجە بەڵامجێی ئەو دڵخۆشیە نییە کە لەبەرەی خۆمان زانین جوتیارانی هەڵەبجە من ساڵی پار و چەند ساڵیش هەر ئەو قسەیەم کردوەوە ئەزانم لە هەڵەبجەیە گەرمێکی زۆر زیاتر هەیە لەوەی کە جوتیاریواتە بەرهەمی جوتیار زۆر زیاترە لەوەی کە ئەوان بۆیان دیاریەکەن یعنی من جوتیارە ناسم لەم ساڵا کە ڕاستە باران کەم بۆ بەڵام سوپاس بەخوای گەورە لە هەڵەبجە ئەو بارانی کە هەبووە توانیوێتی گەرمەکە لەبەرەوەی زەویەکەی بەپیتە جوتیار هەبووە لە دوێنمێکە 700 کیلۆی دەستکەوتووە ئەی باقیەکەی ئەمە گرفتە بۆی بەڵام ئەمە پێرە لە سالی سلێمانی ئەم قسەی ڕوبەڕووی وەزیری بەڕێوەبەری گشتی بازرگانی عێراق کرایەوە وتیان بۆ یانی ئەم حاڵەتە بۆڵێ ئەوان ڕەنگە هەندێک بیان و بدۆزنەوە کە بیانەکان زۆر منتیق نەبێت توانن ئەم بیانوانە بنبڕکەن بەڵام بەداخەوە ینی ئەوەی کە دیاری کراوەوەی دانراوە من لە کۆبنەوەیش لەگەڵ جێگری وەزیری بازرگانی عێراق بەڕاستی هەموو مدیری سایلۆکان لە کۆبنەوە بن من داوایەوەم کرد وتم پێویستە حسابی هەڵەبجە بەجیا بکرێت ڕاستە حسابێکی جیاوازی بۆ کراوە بەڵام حسابەکە ئەوە نییە کە زۆر دڵمان پێی خۆش بێت ئەو سایلۆ تازەی کە کراوەتەوە لە پشتمانەوە کەی گەرم وەرەگرێت سا بۆ ساڵی ئایندە ئامادە بێ بۆ وەرگرتنی گەرم ئەو سایلۆیە سوپاس بەخوا وا بەردەوامە لە ئیشکردن تایەوە هەروە ئیشیشی تیاکرێ ڕەنگە بۆ ساڵی ئایندە لە مانگی 4-5 ئەگەر کارمەندی بۆ دابین کرێوەکو سایلۆی یەک دوو سایلۆمان هەبوو بەڕاستی کارمەندەکانیان زۆر درەنگ بۆ دابین کرا درەنگ کارمەندیان بۆ تاین کرد ئەمە گرفتە بۆی کە تۆ سایلۆش بکەیتەوە ئەگەر کارمەندە نەبێ ناتوانانی ئیشتیا بکەیت وە قسەیش کەش هەیە بە ئەم قسەش بڵێمەوە ئەگەر لەم بێژگە لەم سایلۆ 4 سایلۆی کەشمان بۆ دروستکەن کە تۆ ڕەسیدەکەت بۆ جوتیار دیاری بکەیت
چی سوادێکی لەکە پێڵی تۆ من ئەم سایلۆ 40,000 تەنە ئەم ساڵ ئەگەر ئەم ساڵ لەو سایلۆیشم کردا حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق 14,000 بۆ حکوومەتی هەرێم 14,000 بۆ من دیاری کردووە باشە منم 14,000 واتە 26,000 چۆڵەوێ ئەمە گرفتە ینی تۆ سایلۆ بەگەنمەوە ئەبێ بۆی پڕیکەین لە گەنم پێویستە ڕاستیدەکەشمان بۆ زیاب بکەن چ پامێک دێ بۆ جوتیاران لەوەی کە بۆن منە نازانم ئەم ساڵ شێوازەکەی چۆنەگو کۆتا پرسیارم بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم شوێن جاکراوەتەوە لە وەرگرتنی گەرمی یاخودەوەی بە یاعازێکتان بە زەراعەکان داوە بۆی کە ڕەسیدەکانتان بۆ ئێمە ئەو کۆنتاکتەمان لەگەڵ زەراعەکانە هەیە زەراعەکان ئاگادارەکەینەوە کە ڕۆژانە چەند ڕەسید بکەن بۆ من هەر زەلاعەیەک بە پێی گەورە و بچووکی خۆیان پیان ئەڵێن بەڕێستان ئەوەن ڕەسید بۆ جوتیاران بکەن و من لێرەم ساڵ سیستەمێکی جیاواز جێبەجێکەین بۆی کێشە و مەشاکیلی سەرە بەڕاستی کەم بێتەوە ڕۆژانە خۆمان بە تەنیا خۆمان کار بەسەر جوتیارانە دابەشەکەین و جوتیاران ئاگادارەکەینەوە پێویستە هەر لە پێیجەکەی خۆشمانە بەڕاستی بەم لەوانەیە ئەمڕۆیا بەیانی ڕای بگەێنم کە جوتیاران پێویستە تەنیا بە یەک ڕیز سرە بۆسن نەیکەن بە دوو ڕیز و سێ ڕیز بەڕاستیەوە کار نابەخشین بۆوانی کە لە دوو ڕیز و سێ ڕیز ئاوەسا بن من چاوتان ماچەکەم عەزێتان کێشە قوربانم بەڕێزن دیارە ئەم ساڵ لە هەرێمی کوردستان لە کۆی ئەوەی کە 900,000 تۆن گەرمی جوتیارانەیە بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم دیارەکە ڕێکەوتنێکیان کردووە تەنیا 400,000 تۆن گەرمی جوتیاران وەردەگرن لە سنووری پارێزگای هەڵەبجەش دووبارە یەکەمەوە 14,000 تۆن نزیکی 14,000 تۆن گەرمی جوتیاران وەردەگیرێت ئەو سایلۆیی کە لە تەنیشتی منە بڕارەکە دروست بکرێت بۆ پارێزگای هەڵەبجە ئەم ساڵ ژێ گەرم وەرناگیرێ لە پەنکەرەکانی سایلۆی هەڵەبجە کە لێرە هەموو ئامادەکاریەکان کراوە گەرمی جوتیاران وەردەگیرێت ئەمە ئاماژەش بۆ بکەم ڕۆژی شەممە وەک بەڕێبەری سایلۆی هەڵەبجە ئاماژەی پێکرد ڕۆژی شەممە لە پارێزگای هەڵەبجە دەست بە وەرگرتنی گەرمی جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە دەکرێت.